هەر پیشەیەکت هەبێ هەر کارێکت هەبێ بە چێژەوە نەیکەی، یعنی لە کاتی ئەنجامدانی ئیشەکەتدا ڕۆژانە چێژی لێ نەبینی و کارەکەی خۆت خۆش نەوێ و خۆشەویستیت بۆی نەبێ و شانازی پێوەنەکەی، ئەو کارە سێشتی پێوەیە، سێ بەڵای پێوەیە. یەکەم پیرت دەکا بە گەنجی، چونکە هەموو ڕۆژێک سزایەکی دەرونیت هەیە. وەختی ئەزانی دەم و چاوت پێوەی دیارەکە پیر بووی، هەز بە چێژبینین لە خۆشیەکانی ژیان ناکەی، چونکە دڵت بە کارەکەت خۆش نییە. دووەم، کارەکە گەندەڵ دەکەی. هەر کەسێک ئیشێکی پێسپێدرا و کار و کەسابەتێکی هەبوو، دڵی پێی خۆش نەبوو، خۆشەویستی بۆ کارەکەی نەبوو، چێژی لێ نەدەبینی، ئەو کارە گەندەڵ دەبێ، ئەو کارە بە ڕێک و پێکی ناکرێ. سێیەم، بەرهەمی نابێ. سبحان الله، هەر کارێک دڵت پێی خۆش نەبێ و خۆشەویستیت بۆی نەبێ و چێژی لێ نەبینی، وەڵڵی خوا بەرەکەتی تێ ناخە.